هەڵەوین نەریتێکە کە بنشینەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی هەشتمی هیندۆ ئۆروپیەکان. ڕاستی بابەتەکەی دوورخستنەوەی تارمای و ڕۆحیانەتە لە جیهاندا یادی دەکرێتەوە منداڵانیش بەشدارن. سەرەڕای دووری کلتورەکە لە کوردەوە باخچە و ناوەندە پەروەردەیەکان یادی دەکەنەوە. ئەم نەریتە دەگەڕێتەوە بۆ سەدەی هەشتم ئەو کاتەی سیلیتیکەکان ئاگریاندا دەگیرساند بۆ دروخستنەوەی تارمایەکان و ڕۆحەکان، هەروەها جلوبەرگی جیاوازیان لەبەردەکرد. پاپا گریگۆری سێهەم یەکی تشرینی دووەمی دیاری کردووە بۆ ڕێزگرتن لە هەموو پیرۆزیەکان، هەروەها ئێوارەیەک پێش ئەو بەروارەی بە هاڵۆس و ئێوارەیەک دوای ئەوی بە هەڵەوین ناساند. بە تێپەڕبوونی کات هەڵەوین گەشەی کرد بۆ ڕۆژێک کە تیایدا چالاکی وەک فێڵکردن و ترساندن ئەنجام بدرێت. لە کۆتاییدا گەیشت ئەم ئاستەی ئێستا کە شەوانە بە ئاهەنگ و جلوبەرگ و خواردنی جیاواز یادی بکەنەوە. ڕەزان عەبدوڵڕەحمان مامۆستا توێژەری کۆمەڵایەتی دەربارەی ئەنجامەکانی هەڵەوین و یادکردنەوەی ئەم کلتورە بە ژنهای ڕاگەیاند. کلتوری هەڵەوین تایبەتە بە یادی مردووەکان، بەگشتی مەسیحیەکان وەک ڕێز و دەربڕینی خۆشەویستی ئەم یادە دەکەنەوە. بۆیە ئەنجامدان و یادکردنەوەی ئەم بۆنەیە لە ناو ڕۆژهەڵاتی ناوڕاست و کوردستان لاساییکردنەوەیەک نەبێ هیچی دیکە نییە. ئەم بۆنەیەکی ئەگەر بین باسی سەرەتایی ئەم بۆنێ بکەین هیچ پەیوەندێکی بەڕەبتی کلتوری کوردیەوە هیچ نییە. لە ڕاستیان بۆنەیە کە وەختی خۆی ئێرلەندیەکان بەکاریان هێناوە وەکو تقوسێکی ئاینیە پێم وابێ لای ئەوان مەسیحیەکان قشەکانی مەسیح زۆربەی جار لە کەنیسەکانە ئەمە بۆ یادی مردووکانیان کردویانە وەکو وەفایەک وەکو خۆشەویستیەک وەکو ڕێزێک بۆ مردووکانیان ئەم یادان کردو. دواتر ئەم یادە سەری کێشاوە بۆ بڵاوبوونەوە تەشەنەی کردو بەناو وڵاتەکانی جیهانە بەتایبەت لە ئێستا لە ئەمریکا زۆر ئەم بۆنێ یادی ئەکرێتەوە و وەکو ئەوی بزانین لە زۆربەی وڵاتانە بڵاوبێتەوە هەتا بە وڵاتە مسلمان و نامسلمانەکانەوە ئەو گرنگ نیە تۆ بابەتێک بڕوژێنیان چالاکێک ئەنجام بی کە ڕەبتی نەبێ بە کۆمەلگاکەی تۆوە. ئەگەر بزانیت ئەسڵی هەلۆوین چییە؟ بریتیە لە پیشاندانی بابەتی خورافی ترسناک، یعنی ئیشکردن لەسەر ترس، لەسەر دڵڕاوچیە، لەسەر فۆبیا، لەسەر ئەوەی کە بەرامبەرەکەی بترسێنێ بە هەر شێوازە بیتر. ئایا ئەو شێوازە لە ڕوخسارە بێ، ئایا لە جلوبەرجیا بێ، ئایا لە بەستنی ماسکا بێ، و یاخود لە شێوازی پیشاندانی خواردنەکانیان بێ، یاخود لە پۆشینی جلوبەرجیانە بێ. یعنی ئەم شتە هیچ ڕەبتێکی نییە لەگەڵ کلتوری کوردیاوە. ئەگەر بینە سەر واقع کاریگەریشی هەیە لەسەر دەرونی تاکەکانی ئێمە و ڕەنگە بەبێ دیراسە و لێکۆڵینەوە ئەم شتانە بکرێت. بەهۆی ئەوەی کە خوێندنگە ئەهلیەکان کراوەتەوە یاخود شوێن ئەهلیەکان کراوەتەوە سەبارەت بە گرنگیدان پیان وە ئەگەر بێت و ئەم یاری دووبارەکەنیان ئەم شتە کۆمەڵێک نەریتی کلتوری ڕۆژئاوا و غەرب و ئەو وڵاتانی تر بێنن لە ناو کۆمەلگاکەی خۆی پیادە بکات. ئەمە پێشکەوتووە، ئەمە زانستخوازە، ئەمە زیرەکە، ئەمە لێ هاتووە، ئەمە گەشەکە پێکەوە ژیان چیە؟ من ڕێگەم ما کە تۆ بێ لە وڵاتەکەی منابژی وەرە کلتور و دابوونەریتی خۆت کە بەڵام مەیسە پێنە بەسەر کۆمەلگەکەی منە وانە؟ ئەمە گرنگە. ئەگینا پێکۆژان هەومان لەگەڵ پێکۆژانان، هەومان لەگەڵ خۆشبەختیان، هەممان لەگەڵ تەندروست ژیانین، بەڵام ئایا ئەو شتێک کە تۆ ئەیکەی کاریگەری لە چەند لەسەر کۆمەلگاکەی تۆ دروستەکە؟ ئێمە ڕێگری ماڵەوانە نەکردو کە لە ئەوروپا هاتوون نەتوانێت خۆیان بەو ژیانە ڕاهاتون قەیچەکە با ئیشی خۆیان بکەن، بەڵام بەمەرجێ نەسەپێنرێ، نەبێتە کلتورێکی کوردی، نەکرێتە بەرنامەجێک، نەکرێتە یاریەک، نەکرێتە دابوونەریت و کلتورێک لەسەر کۆمەلگەکەی ئێمە، چکە کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی کوردیە. ڕەنگە هەندێک خێزانمان هەبێ تەقابولی ئەسڵ ئەو بابەتە نەکاوە، ڕەنگە دەرونی هەندێک تاکی کوردیمان هەبێ لەگەڵ ئەو بابەتە نەگونجاو بێ. و من لە ڕابردووە چەندین جار ئەو شتم بینیوە کە ئەم یاریە لەم ئاخیرانەشەوە زۆرتر پیا بوو. چەندین جار ئەوم بینیوە کە مناڵ دوای ئەوەی کە لە ڕۆزەکان یاخود لە مەکتەبەکان ئەم شتیان کردم یاریان کردو، دواتر مناڵەکە خەوی زڕاوە، تووشی خەوی ناخۆش بووە، تووشی کابوس بووە، تووشی ترس بووە، تووشی حاڵەتی خۆچەڕکردن بووە. یعنی سیرکە ئێمە هیچ لەگەڵ کلتوری ئێمە نەگونجاوە، چکە ئێمە فێرمان نەکردوون. لە بەرامبەردا مامۆستا نیاز عەزیز بەڕێوەبەری باخچی بەرزایەکانی قەیوان تایبەت بە یادی هەڵەوین بۆ ژنها دواوتی وەک هەر بۆنەیەکی دیکە ساڵانە ئەم بۆنەی لە باخچەکەماندا دەکەینەوە و لە ئێستادا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زیاتر گرنگی پێدەدرێت. ئامانجی بەشی زۆری باخچەکان لە یادکردنەوەی ئەم بۆنەیە تەنها دڵخۆشکردنی منداڵەکانە و دروستکردنی کاتێکی خۆشە بۆیان. بەنسبەت بۆنەی هەڵەوین ئێمە ساڵانە بۆ مناڵانی باخچەی ئەەکەین.
لەم ساڵانی کۆتاییە زیاتر گرنگی پێدرا زۆر کات هەیە مناڵەکە پێش ئەوەی بۆنەکە بکرێت خۆی ئاگادارە بە حکمیەوەی کە لە ماڵەوە ئاماژی پێکراوە کە بۆنێکی هەڵەوینگ هەیە مەسەلەن ئەبیستێت کە ئەکرێ بۆ مناڵانی تر مەبەست و ئامانجمان لە کردنی بۆنەکە تەنها بۆ خۆشی مناڵەکانە بۆی ڕۆژێکی تایبەتیان هەبێ وەکو هەر بۆنەیەکی تر چونکە ئێمە هەمووان نەزانین بۆنەکە بۆنێکی عالەمیە و خۆی ڕاستە لە ئەوروپا زیاتر بۆنەکە ئەکرێ بەڵام لە لای خۆشمان زیاتر بووە ئێستا گرنگی پێدرا چەند چینۆکێک هەیە دەربارەی هەڵەوینگ هەرێکیان بە شێوازێک باسەکە یەکێک لەوانە بۆ نمونە گەڕانەوەی ڕوحەکانە بۆ سەرزەوی بەڵام ئێمە وەکو باخچەکەی خۆمان بە شێوەیەکی فراوان باسی ناکەین بۆ مناڵەکان بۆ نمونە چونکە ئێمە ئەزانین مناڵە و تەمەنەیە ناکرێشتی خورافاتی فێر بکرێ بە عکسەوە بتانی بدرێت کە بڕوا بەخۆی ببەستێ پشت بەخۆی ببەستێت بەڵام زیاتر بە شێوەیەکی سادە باسی ئەەکەین ڕاستە زۆر کات مناڵەکە ئەترسێ بەڵام تۆ پێشەوەی بۆنەکە بکەی کە بۆ مناڵەکە دەباس کرد بۆ ڕوون کردەوە هەستەکەم ئەو کێشەیە نابێ زیاتر لەسەر مناڵەکە ئەوەیە مەسەلەن زۆر کات دایک و باوکەکان ئەبینێن لە شوێنی تر ئەکرێت وەکوتم لەم ساڵانی کۆتای زیاتر گرنگی پێدرا خواستی دایک و باوک لەسەر ئەوەیە کە بکرێ باشترا تەنانەت مناڵەکەش کاریگەری دایک و باوکی لەسەر بکە حەز بکات ئەو بۆنەیە بکە تەنها هەر لە ڕووی پۆشینی جلوبەرگەکەوە چکە ئەو ڕۆژە جلوبەرگێکی تایبەتیە بۆ نمونە کارکتەرێکە تبێ خواستی مناڵەکە کاچێتە بازار یان لەگەڵ دایکیا بۆی هەڵ ئەبژێرێت لە لای شتێکی تایبەتیە بۆنەکە وا سێرەکەین وەکو هەج بۆنەیەکی تری عالەمی بۆ نمونە لە هەمان کاتە بۆنەی سەری ساڵمان هەیە بۆ مناڵەکانەکرێ بۆنی نۆرۆزمان هەیە جەژنمان هەیە مەولودمان هەیە ئەم بۆنانە بەڕێی من بناسرێ بە مناڵ بۆی بکرێ باشترە وەک لە نەکردنی تۆ بە شێوەیەکی زۆر سادە بۆ مناڵەکەی باسەکەی ناچی بۆن بە شێوەیەکی قوڵ بۆ مناڵەکەی باسکە چکە لە کۆتایە ئەو مناڵە خۆی کابرە و قۆناغی گەشەکردن و گەورەتر ئەڕوا مناڵەکە خۆی تێ ئەگا لەو شتە تۆ ناتوانانی وەکو کەسێکی گەورەك تەعامل لەگەڵ ئەو مناڵەیە بکەیت بەڵام بە شێوەیەکی ئاسان من پێشە وەکو باخچەکەی خۆم پێش ئەوەی مناڵەکە بێتە لە لای من وەکو پێم وتی بەهۆی دنیای ڕەنگە تەکنۆلۆژیا ڕەنگە دایک و باوکی تەنانەت هەمانە لە ماڵەوە مێزەڕازێنێتەوە زۆر بە تایبەتی بۆ بۆنە دائنێت بۆ مناڵەکە چکە ئەبینێ کە دڵخۆشە ئێمە زانین دایک و باوک خاستەن و لە کۆتاییشە باخچەش بە هەمان شێوەی دایک و باوک کارێکەکەین بۆ مناڵ کە دڵخۆشی بکەین ئێستا بۆ نمونە تۆ کە لێرەی ئەبینی مناڵەکە گۆڕانکارێکی تایە و ڕۆژە بەڕاستی دڵی پێی خۆشە و بەنسبەت کردنی بۆنەکانی شەوە زیاتر چۆنی جۆرێک لە ئازادیمان پێدراوە لەلایەن پەروەردەوە کە بۆنەکان بکرێت ئێمەش بەو شێوەیەسی ئەم بۆنی هەڵەوینگ ئاکەین کە بیکرێن بۆ مناڵەکان.